محتەوەری سەرەکی بەرنامەی ئەم جارەمان پرسی خانەنشینکردنی پلە تایبەتیەکانە لە هەرێمی کوردستان. سەرۆکوەزیرانی ئیسرائیل بەو ناتیجی قەومیە زۆرەی کە ئیسرائیل هەیەی کە چەند ئەندازەی کوردستانە کاتێک کە سەرۆکوەزیران خانەنشینە بێت 889 دلار وەردەگرێت. لە عمری 26 ساڵی یا 25 ساڵی بۆ ئەندام پەرلەمان لە عمری 29 ساڵی تا 30 ساڵی خانەنشین بکرێت. ئەگەر بین ئێمە ئەمانەوەی تەزبیتی وەقایع بکەین و وەکو تۆهمەت بەخشین ئەو شتێکی ترە وە زمانێکە من لەی شارەزانی چەند بەڕێزێک دوای ئەوە 2 ساڵیشیان تەواو نەکرد بوو پرۆژەشیان تەقدیم کرد بوو دوای چون خانەنشین بوون و چونەوە بۆ ماڵەوە. خەڵک کە دەبینی ئەندام پەرلەمانە پێی وایە بۆ پارەکە بۆتە ئەندام پەرلەمان ینی ئەو خەڵک ئەو خوێندنەوەی سا بۆ دروست بووە. دەست پێکرد بە ملاحەزە لەسەر قسەکانی ئێمە فەرموو کە مەجال دەدرێت ملاحەزات لەسەر قسەی ئێمە بکات. ئێوە پەرلەمانتارن هەمووت ئەدووتان ئەبێ گوێ لە قسەی خەڵکە ڕابگرن. ئەوە ڕاپرسیەکە کرا ئەوە خەڵک قسەی کرد هەموو خەڵک لەگەڵ ئەوەیە کە ئەم وچەیە لە کوردستانە دەدرێت بە پەرلەمانتار زۆرە. بەرنامەی گفتوگۆی پایتەخت ئەم شەو کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.